لە دوای پەسەندکردنی بودجەی 2023 عراق و ڕێکەوتنی نێوان هەرێم و ناوەند پێویست بوو ڕۆژانە هەرێم 400,000 بەرمیل نەوت لە ڕێگەی سۆمەوە هەناردە بکات، بەڵام بەهۆی جیاوازی لە تێچووی دەرهێنانی نەوت لە هەرێم و عراق ئێستا ڕۆژانە تەنها 85,000 بەرمیل نەوت هەناردە دەکرێت و چارەنووسی 315,000 بەرمیل لەوتەکەی دیکەی هەرێم نادیارە و هیچ هەواڵێکیش لە داهاتەکەی نییە. عێراقڵێ ئێمە لە یاسای بودجە دامان ناوە لەسەر هەرێمی کوردستان ڕۆژانە 400,000 بەرمیل نەوتمان بداتێ، بەڵام تا ئەم ساتە 85,000 بەرمیل نەوت دراوە بە عێراق. باقی نەوتەکە کە گرفتی گەورەی کێشەی گەورەی بەشە بودجەی هەرێمە پەیوەندی بە کری دەرێنانی نەوتەکەەوە هەیە. هەرێمی کوردستان لەو داهاتە ناوخۆیی کە ئەو سێمانگەی موچەی نەداوە دەیتوانی بە داهاتی ناوخۆ موچەیەکی تر بدا و سێ موچەیە کەم کاتەوە بۆ 2 موچە، چکە ئێستا بە پێی ئەو زانیاریانەی هەیە بەشێک لە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی قاچاخەوە دەفرۆشرێ، دەبێ و داهاتەش دیاری بکرێ. بۆیە بەڕاستی ئەرکی هەرێمی کوردستان بوو هەموو نەدانی موچەی سێمانگەکە نەخاتە ئەستۆی عێراق و بۆ خۆی بیتوانایە لە داهاتی ناوخۆ لەو داهاتانەی تر موچەیەک بدا کە نەیداوە. ئمە بە دوواداچوونمان کردووەوە لە سۆمۆشمان پرسیوە زانیاری هەیە کە لەسەرەوەی نەوت بە قاچاق دەفرۆشرێ، ئەوانیش لە بە دوواداچوونان چکەوانیش بەڵگەیەکیان لەبەردەست نەبوو، بەڵام بوونیە ئەو هەموو جوڵەی تەنکەرە زۆرەی کە ئێستا هەیە ئاماژەی ئەوەیە کە نەوتە فرۆشرێت بە قاچاق لە هەرێمی کوردستان لە کاتێکا کە ئێستا نەوتی هەرێم بە بۆری ناڕوە. بەپێی زانیاریەکان هەرێم بەشێک لەو نەوتە بە قاچاق لە ڕێگەی تەنکەرەوە دەفرۆشێت، لە کاتێکدا داهاتێکی زۆری لێ دەست دەکەوێت، بەڵام ئامادەنیە موچەی فەرمانبەران بدات. بەپێی زانیاریەکانیش بە داهاتی ناوخۆ و نەوتە نادیارەکەەوە هەرێم ماگانە زیاتر لە 800 ملیاری دەست دەکەوێت. تا ئەو کاتەی بە بۆریان فرۆشت تا 25 سێ ئەم ساڵی ڕابردوو بڕێکی نەوت ئەدرا بە پاڵاوگەکان ئەپاڵێورا و بەنزین و گازی لێ بەرەم هات. ئەو بڕە ناشەفافە نادیارە، داهاتەکەشی نادیارە. ئێستا بێجگە لە بەردەوامی ئەو بڕێی کە ئەدرێتە پاڵاوگەکان کە ژمارەی بەرمیلەکان و داهاتەکەی نادیارە، ژمارەیەکی تریش لە ڕێگەی تەنکەرەوە فرۆشن و ئەنێرێتە دەرەوە، ئەمەش هەر نادیارە. بەێ ئێستا ئەو داهاتی لە ناوخۆی هەرێمە هەیە زۆر زیاترە لەوەی کە ئیعلان نەکرێ. ئەوان ئەڵێن 320 ملیار یا 46 ملیار 50 ملیار دینار داهاتی ناوخۆمان هەیە، لە ڕاستیە زۆر زیاترە لەوە و لەگەڵ ئەوەی کە بەلایانی کەم مانگانە 200 ملیار دینار داهاتی نەوتیان هەیە کە دیار نییە چی لەکەن. بە هەموو داهاتەکانی ناوخۆ ئەتوانم بڵێم مانگانە لای کەم 700-800 ملیار دینار داهاتی ناوخۆیان هەیە، بەڵام ئامادەنین موچەی مانگێکیشی پێ بدەن. تا ئێستا کاربەدەستانی هەرێم هیچ زانیاریەکیان ئاشکرا نەکردووە کە ئەم نەوتەی بە تەنکەر دەڕوات بەکەی دەفرۆشن و داهاتەکەی چەندە، بەڵام ئەوە ڕوونە ئەگەر دەسەڵاتداران بیانەوێت دەتوانن بە داهاتی ناوخۆ و ئەم نەوتەی دەفرۆشرێت موچەی موچەخۆران دابین بکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.